مێژووی لە سێدارەدان لە وڵاتانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا سزای لە سێدارەدان واتە کوشتنی کەسێک بە یاسا لەبەر تاوانێکی گەورە کە ئەنجامی داوە. لە یاساکەدا دەبێت ناو و ناسنامەی حکومدراوەکە بە ئاشکرا بوترێت. ئەگەر وانە بێت سزاکە دەبێتە پاکتاوی ڕەگەزی. مێژووی سەرهەڵدانی ئەم سزایە سزای لە سێدارەدان یەکێکە لەو جۆرە سزایانەی کە مێژوویەکی دێرینی هەیە و دەگەڕێتەوە بۆ چاخە دێرینەکانی شارستانیەتی دۆڵی ڕافیدەین و فێرعونەکان و یۆنانیە کۆنەکان. لە سەدە کۆنەکانیشدا ئەم سزایە بە شێوەیەکی بەرچاو لە کولتوری وڵاتانی ڕۆژئاوادا بەربڵاو بووە. بەڵام لەگەڵ دەستپێکردنی سەردەمی ڕێنیسانسدا چەندین لایەن داوای هەڵپەساردنیان کرد لەبەرەوەی کە دژ بە مافی ژیانی مرۆڤە و هەروەها دژ بە تێڕوانینی نوێیە سەبارەت بە مرۆڤ کە وەک چەقی ڕووداوەکان لێی دەڕوانرێت. هەندێک لە مێژوونووسان پێیان وایە کە شەپۆلی ناڕزاییەکان سەبارەت بە سزای لە سێدارەدان دەگەڕێتەوە بۆ ساڵی 1957 کە لەو ساڵەدا سزای لە سێدارەدان سەپێندرا بەسەر کەسێکدا کە ویستبووی لویسی 15هەمی پادشای فەڕەنسا تیرۆر بکات. بەپێی ڕێکارەکانی ئەو سەردەمە هەر چوار پەلی کەسی حکومدرا و دەبەسترایەوە بە 4 ئەسپەوە تا بێت بە 2 یان 4 پارچەوە. پەیڕەوانی ئەم بۆچوونە پێیان وایە کە مافی ژیان مافێکە پەروەردگار بەخشیوێتی بە مرۆڤ و هیچ کەسێک تەنانەت دەوڵەتیش بۆی نییە ئەو مافە لە مرۆڤ وەربگرێتەوە. لە سەدەی 19هەمدا بزوتنەوەی نەهێشتنی سزای لە سێدارەدان زیاتر گەشەی کردو. لە ساڵی 1849دا بۆ دوامین جار پۆرتوگال سزاکەی جێبەجێ کردو. لەو ساتەوە تا ئەمڕۆ ئەو سزایە لەوێ هەڵگیراوە. لە ئێستادا 160 وڵات لە ئەندامانی نەتەوە یەکگرتووەکانیش سزای لە سێدارەدانیان لا بردووە یان جێبەجێ ناکەن. سەبارەت بە وڵاتانی ڕۆژهەڵاتیش تورکیا لە ساڵی 1984 سزای لە سێدارەدانی لا برد. بەڵام پاش کودەتای هاوینی ساڵی 2016 سەرۆکی تورکیا وتی پێویستە بزانرێت کە جیهان تەنها بریتی نییە لە یەکێتی ئەوروپا. سزای لە سێدارەدان لە ئەمریکا و رووسیا و چین جێبەجێ دەکرێت. ئەگەر گەلی تورکیا داوای جێبەجێکردنەوەی سزای لە سێدارەدانیان کردووە ئەوە پێویستە جیهانی دیموکراسی ڕێز لە ویستی گەل بگرێت. ژمارەیەک لە وڵاتانی عەرەبی و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش تا ئەم ساتە سزای لە سێدارەدان جێبەجێ دەکەن، لەوانە میسر و ئێران. لەم ڕۆژانەدا کە هەواڵی تاوانکاری جۆراوجۆر ڕووی لە زیاد بوونە، تۆی بینەری ئەم راپۆرتە ڕاچیە سەبارەت بەو سزایە و کاریگەریەکانی.